بۆیە هەندێک گەنج هاتوون ئەپلیکیشنێکیان داناوە کە زۆر پڕ و چڕە بۆیە پێمان خۆش بوو لێرە بە تەواوی و تەوەریکی پرۆگرامەکە تایبەت بکەین بەوە. بابەتەکەمان بابەتی سوودوەرگرتن لە ئەپلیکیشنەکانی و پرۆگرامەکانی خوێندن ئەم بابەتە وەکو هاژە ئاماژەی پێدا بۆ قوتابیان بە تایبەت زۆر گرنگە. میوانمان لەگەڵ دەبێت لە ستۆدیۆ لەسەر ئەم بابەتە زیاتر قسە دەکەین بزانین ئەم بابەتە سوودی بۆچی هەیە ئەم پرۆگرامە بۆچێ باشە چۆن دەتوانین سوودی لێوەربگرین تێچوومان چەندە بە میوانداری باوەڕ ڕوانزی ئەندازیاری پرۆگرامسازی و ڕۆشنا ئیسماعیل بە هەمان شێوە ئەمیش ئەندازیاری پرۆگرامسازی زۆر بەخێر بن کاک باوەڕ خاس ڕۆشنا بەخێر هاتن من کە گەنجێکی بەهرەمەند یەتە بەرنامەکە و وزەی لێوەرەگرم ماشەڵام بەیانێ وزەیەکی باشتان پێ بوو هەستم پێکردن کە ئەتوانن ئێوە وزەیەکی باش بە ئێمە و بە بینەرەکانیش بن جا لە هەمووی جوانتر هەکارەوەیە کە هاوسەری یەکن ئەمە کارەکەتانی جوانتر کردووە ئەمە دەرخەری شتێکی دیکەشە جگە لەوەی کە لە پیشەکەی خۆیان باشن لە هەمان کاتدا کارکردنی بەیەکەوەی یعنی زۆر زار دەگوترێت کە دوو کەس هاوسەرن ناکرێت لە دەوامیش بەیەکەوە بن بەڵام ئەوانە هاوسەرن لە پرۆگرامیش بەیەکەوەن دەستان خۆش باسێک لە ئەپلیکیشنەکە بکەین کاک باوەڕ دەستەکەن پیا سالاری بکەین ئەوە کردە تازە ئەپلیکیشنە چییە ناوی چییە چۆنە ئێستا لەکوێ بەردەستا زۆر سپاس پێشەشی سوپاسی بێپیانتان دەکەم بۆ ئەو میوانداریکردنە زۆر سپاس بەیانی باش لە هەموو خەڵکی کوردستان بە هیوام هەموو لایەکار لە تەندروستی دابن بێ ئەپلیکیشنی ئاربی کلاس ئەو ئەپلیکیشنەیە نێوی ئەو ئەپلیکیشنێک ئێمەدامان ناوە ئەپلیکیشنی ئاربی کلاس بۆ بواری خوێندنە و بۆ بواری با بڵێن پاڵپشتی خوێندنە لە چەندان بواردا کلاسی تێدایە و دروشمی ئەو ئەپلیکیشنە ئەوەیە کە فێرخوازی کورد لەلایەن باشترین ڕاهێنەرەکانی کوردستان فێر ببێت جا ئەمە لە پرسیارەکانی تر باڵێن تەرکیزی دەخینە سەر کە بۆچی گرنگە فێرخوازی کورد لەلایەن باشترینەکانەوە فێر بێت سوپاس بۆ خۆ سەرەتا لە بواری پۆلی 12 ئەپلیکیشنەکەمان بەردەست بوو کە زیاتر لەوەی کە ئێمە چاوەڕێمان دەکرد بەڕاستی سەرکەوتنێکی یەکجار زۆرمان بەدەستهێنا بێزگەلەوەی کەناو بانگێکی زۆر لەوە گرنگترەوە بوو کە ینی فیدباکێکی زۆر باش و لەوەش گرنگترەوە بوو کە بەڕاستی نمرانێکی زۆر بەرز لەسەر ئەو ئەپلیکیشنە هاتن ئەوەش دەرخەریەوە بووکەوە هەر بەڕاستی خەڵک دەتوانی سوود لە تەکنۆلۆژیا وەربگریت و خەریکە بەڕاستی ئەبیتە جێگرەوەیەکی زۆر باش لە بۆ ناو کەمپەس و لە دوای کۆڕۆنا کە با بڵێن ئەوە سەری هەڵدا کە خەڵک زیاتر فێر تەکنۆلۆژیا بی ئەوە با بڵێن هەنگاوێکی تر بوو کە ئێمە بینیمان بەڕاستی خەڵک دەتوانی برجگەلەوەی لە ناو کەمپەس بی بەڕاستی بەتەنهاش لە ماڵەوەدا ببنیشت و خۆی بگەێنیتە ئەو ئاستە بەرزە ڕاست لە نمرە لە هەر شتێشتر تەواو ڕۆشناخان بە بینەوە کەمێک سەرەتا پێش ئەپلیکیشنە کە ئێوە چۆن ئەم بیرۆکەی دامەزراندنی ئەم ئەپلیکیشنەتان بۆ هات و پێم وا بێناوەکەشی لە پیتی هەر یەکێکتانەوە هاتووە ئاربی زۆر جوانە سەرکەوتوو بن ئینشاڵڵا لە قۆناغی زۆر سەرکەوتووتر و بەرزتر ناودار بن بۆیە پێمان خۆشە باسێکیەوە بکەین چۆن بیرۆکەیەمەتان بۆ هات ئەستەنگەکانی چی بوو تا داتان مەزراند و خستانە سەر ئەم ڕێچکەیە ڕاستم تەمان زۆر سپاس بۆ میوانداریتان بەیانیتان باش بەیانی هەموو بینەران باش تەمان سەرەتا ئەپلیکیشنە لە چیەوە دروست بوو ئێمە خۆمان بە قۆناغی خوێندندا تێپەڕیوین هەر یەکێک لەما لە هەر قۆناغێک چەندان کێشەی هاتووتە پێش بۆ نمونە لە قۆناغی پۆلی 12 مجموعە کێشەیەکمانەیە لە قۆناغی کۆلێژ مجموعەیەکمانەیە دوای کۆلێژ مجموعەیەکی دیکەمان هەیە جا ئەمە سەرەتای ئەو بیرۆکەیەوە هات کە چۆن بتوانین شتێک دروست بکەین کە بتوانین خزمەتی فێرخوازی کورد بکەین لەو قۆناغانەی کە کێشەی دێتە پێش چۆن وا بکەین ئەو کێشەیە حەل بکەین بۆ نمونە لە پۆلی 12 کێشەی قوتابیەکانمان چین بۆ نمونە ناتوانێت پارەیەکی زۆر بدا تاواکو بتوانێت بست دەرسێکی خصوصی مامۆستایەکەی بۆ نمونە قوتابیەمان هەیە ڕێی دوورە ناتوانێت ئەسڵەن هات چۆ بکە جا ئێمە فکرمان کردەوە چۆن بتوانین لە پۆلی 12 ئەو کێشەیە حەل بکەین بەوەی کە قوتابی لە ماڵی خۆی لە شوێنی خۆی بتوانی ئەو ئەپلیکیشنە دابەزێنی بە بێوەی هاتوویەکی زۆر بکات بێوەی پارەیەکی زۆر بدا چونکە ئێمە زۆر تەرکیزمان لەسەر ئەوەش کرد کە پارەیەکی زۆر ڕەمزی کەم بێت تەنها بۆ تێچووی ئەپلیکیشنەکە قوتابی بتوانێت سوودی خۆی ببینێ و لەبەر چینا لەبەرچی قوتابێک کە ڕێی دوورە یان باری دارایی باش نییە بە خەونەکەی نەگا ئێمە هەوڵماندا ئەو ڕێچکەیە بشکێنین ئەو کێشەیە لە بۆ چارەسەر بکەین
بۆ نمونەوە بۆ پۆلی 12 لە خۆناغی کۆلێژ ئەمە زۆر جارکێشەوەمان بۆ دروست دەبوو ئەو بابەتی کە لە کۆلێژ باسییان دەکرد هیچ سەرچاوەیەکی کوردیمانەوە بۆ نمونە ئەگەر زمانێکت نەزانی بە لەو کۆلێژەی خۆت کە دویست بەرەو پێش بڕۆی بە پاش دەکەتی چکە سەرچاوەیەکی کوردی نەبوو لێرە خاڵەشی گرنگت باس کرد ینی ئەمە تەنیا پەیوەستنی بە قوتابیان کە قوتابیانی پۆلی 12 ئەمە تایبەتە بەوەی کە قوتابیانی زانکۆش وەکو سەرچاوە بەکاری بێنن خۆی چۆنە لە چەندان بەش پێکاتوە یان چەندان کەتەگۆریمان هەیە کەتەگۆریەکمان پۆلی 12 ئەوەی دیکەمان پەیوەندی بە هەموو بوارەکان هەیە بۆ نمونە لە بواری کۆلێژیە لە بواری کۆمپیوتەرە لە بواری تەندروستیە لە بواری میدیایە لە بواری میوزیکە کە طبعاً ئەو ڕێسکەیەکی دیکەش کە شکاندومانە ئەکادمیایەک گەورەی ئۆنلاینی کوردی میوزیک دروست بکرێ جا لە کۆلێژ بە هەمان شێوازە توان سود بەخش بن ینی سود ببینن لەو ئەپلیکیشنە دوای کۆلێژ بۆ نقطابی تەواو دەکات لە کۆلێژەکەی هیچی وافێر نەبووە لە بازاری کاریش پێویستی بە زۆر شتە جا چۆن بتوانی کۆرسێکی باشی هەبی کە بە ئۆنلاین بی لە ماڵی خۆی بەبێ ئەو ماندووبوونەی هەبێ و سەرچاوەیەکی باشی هەبێ توانەوە ئەپلیکیشنە ئەو فکرەکە لەوە هات چۆن بتوانین هەموو تین و توێژێک سودمەند بێ لەو ئەپلیکیشنە شتێک بەردەست بخەین کە سود بە هەمووان بگەیەنێت کەواتە دنیایەکی فراوان و پڕ زانیاریە کاتدنیایەک گەورەی ئۆنلاینە زۆر زۆر باشە ئەمە لە ئاستێکە کە باسێکەن ئەبینمەوە قازانجنەویستە یعنی ئەوەی ئێوە قازانجەکەی ئێوە کە کردوتانە ئەو لایەنە ویژدانیەیە کە مرتاحتان کردووە بۆ هەموو چین و توێژێک بە تایبەت کە دەستی بە زانیاری خێرا ڕانەگاد و کولفەیەکی زۆری نەبێت باشە کاک باوەڕ لایەنە تەکنیکیەکانی چۆنە یاخود چۆنە توانن ئێوە مامۆستایەکی پڕزانیاری مامۆستایەکی ئەکادمی بێت ئەو هاوکارتان بێت ئایا کەسانی خۆباخش وەکو ئێوە هەیە کە لە خزمەت ئەم ئەمپلیکیشنە بێت مەڵێ دەستان خۆش بێت بە دڵنیاییەوە پێشەوەی بزمە سەر ئەو پرسیارە حەزم کرد یەک بابەت زۆر زۆر تەرکیزی بخەمە سەر وەکو مامۆستا ڕۆشناش باسی کرد چۆنیتی هاتنی ئەو بیرۆکەیە طبعاً بەبیرمە کە ئەمن لە با بڵێن کۆلێژی ئەندازیاری پرۆگرام سازی بووم ئەو کاتە حەزی گیتارم هەبوو و حەزم لێ بوو وەکو گیتارستێک بتوانم میوزیکی باش بژەنمەوە لە بەرێ بخۆم لە خێزانێک شوێنێری بووم لەو کاتە مەجبور بووم ئەمن کە لەسەر ڤیدیۆی نازانم هیندی و ئیسپانی و تورکی و ئەوانەدا حەزی هونەری خۆم بەرەو پێش بم هەر لەو کاتەدا بەڕاستی بیرم کردەوە ئەرێ ئەمە لەبەر چێ ئەکادمیایەکی گەورەی میوزیکی کوردی ئۆنلاینمان نییە کە بە ئەکادمی بڕوات بۆ نمونە منێک کە حەزم بەوە بووە کە بچمە کۆلێژی هونەرە جوانەکان سەدان خەڵکی تر کە خولیایەکی وایان هەبووە بچێت ئەو بوارە بخوێنن لەبەر چی ئێستا ڕێگر بێ بە لە بۆیە ئەوەمان هەڵبژار کە هەموو مامۆستانی کە مامۆستان لە کۆلێژە هونەرە جوانەکان هاتوون ئێستا بەو ئەکادمیت خۆی مامۆستای وامان لەگەڵە 30 ساڵ ئەزمموی هەیە لە بوارەکەی خۆی جا بێمەوە سەر با بڵێن پرسیارەکەی جەنابەت ئەوەی کە چۆن توانیمان ئەو مامۆستا پڕزانیاریانەمان لەگەڵ دابێت و ئایا کەسانی تر هەیە بەخۆ بەخشی لەگەڵمان بن سوپاس بۆخوە کاتێک کە هەوڵ دەدەی بۆ پرۆژەیەک گەنجانی وەکو خۆتان باستان کرد پڕوزە زۆرن بەڕاستی لەم کۆمەڵگەیە کە دەیانەوێت خزمەتێکی باش بکەن کە دەیانەوێت ئەسڵەن بیسەلمێنن کە چیان پێیە جا بۆ یەک خەڵکی تر لە دەوردا کۆ دەبێتەوە جگە لەوەی کە بەڕاستی ڕوئیایمەش ئەوە بوو کە زۆر گرنگی بە قازانز نەدەین و هەرچی کە هاتە دەستمان بتوانین خزمەتێکی باشتر و باشتر و باشتری پێ بکەین و ئەو سومعەیە لە کۆتاییەکەیدا قازانز لە بۆ دەین یعنی ئەوە وای لەمە کردووە بەڕاستی مە سەرتادا پێویستمان بەرەکلام بوو بەڵام لە ئێستادامە پێویستمان بەرەکلام نییە لۆ لەبەرەوەی هەموو قوتابیانی کە بۆ نمونە میانی لە ڕەنگە لە سەدایەکی زۆر لە سەرونەوەت با بڵێن لە پۆلی 12 نمرەکانمان بوو بۆیە هەر هەموو ئەوانە بە خەڵکی تر دەڵێنەوە ئەوە باشترینە وە لە بوهارەکانی تریش بە هەمان شێوە و ئەوەی کە چۆن مامۆستایان یعنی سوپاسی و مامۆستایانە دەکەین کە مامۆستایەکانی ئێمە لەبەرەوەی زۆر بەناوبانگن زۆر سەرقاڵن یعنی ئەوە وای کردووە کە بەڕاستی ئەمە زۆر سوپاسیان بکەین کە لەگەڵ ئەو هەموو سەرقاڵی خۆیان کە هیچ ضرورەتێک نییە لە بۆوان کە بێن ئەو کارە بکەن بەڵام ئەوانیش لە خزمەتی گەنجی و کۆمەڵگایەدان و بیر لەوە دەکەنەوە باشە بۆچی گەنجێک بتوانێت لە لای منەوە فێر ببێت کە لێمەوە نزیکە بەڵام گەنجێشتر نەتوانێت لێ منەوە فێر بکە با بڵێن لێمەوە دوورە کە ئەوەش بەڕاستی ئەوە دەگەێنیت با بڵێن هەم مامۆستاکانمان هەم گەنجەکانمان بەڕاستی لە خەمی خۆ دروستکردندان ئەو خۆ دروستکردنەش لە بۆچی لە بۆەوەی کە ئەگەر ئێمە داتای با بڵێن وێبسایتێکی عالەمی خوێندن وەربگرین بۆ نمونە
30 ملیۆن کەس لە ساڵێکدا لە ناو وێبسایتێک کە نامەوێت ناوەکەی بەم جیهانیە باشە لە بۆ بابەتی ڕێکلامی 30 ملیۆن کەس خۆیان فێر دەکەن لە کاتێکدا کە ئەمە لە وڵاتانی دەرەوەشە لێرە کێشەکان زیاتر پێویستمان بە خۆ بەرەو پێشبردنە باشە کەواتە ئەمە بەڕاستی دەبی گەنجیمە تێبگا بەرەبەرە لەوەی کە لە دوایەوەی کە کۆلێژی تەواو کرد بڕوانامەکەی وەگرت ئۆکەی با نەبینە بارگرانیەک بۆ سەر حکومەت و بۆ سەر کەرتی ئەهلی کە تەنها بڕوانامەمان هەبیت و هیچ نەزانین با بە خۆمان بەرەو پێشەوە بین با بەڕاستی ببینە باشترین ڤێرژن لە خۆماندا زۆر باش بۆ هیوای کاک باوەڕ تۆزە گوردی بکەینەوە بابەتەکە بەڵێ. ئەو ئەپلیکیشنە یاخود ئەو بەرهەمەی کە ئەو پرۆگرامێکی ئێوە ئامادەتان کردووە مثلا قوتابیەک ئێستا ڕەنگە سەیری ئێمە بکە بڵێ لە کامە سیستەم بەردەستە بۆ دابەزاندن جگە لەمە چۆن من بەشداری دەکەم ئایا پارەکە لە ڕێی دەدەم ینی ئەو وردەکاریانە ئەگەر باسی بکەن بەڵێ بەچوان طبعا هەم لە ئەپستۆر هەم لە پلی ستۆر تا لە سیستەمی ئەندروید و iOS بەردەستە و بۆ شێوازی پارەدان سواز بۆخوا ئەمڕۆ لە کوردستان شێوازی پارەدانی خێرا هەن شێوازی پارەدانی دیجیتاڵی کە ڕەنگە لە ڕێگەی فاستپێەوە یاخود لە ڕێگەی FID-ەوە ئەوانە هەندێک کارەکانیان بەڕاستی ئاسانتر کردووە بەو ڕێگایە زیاتر پارەدانەکانمان و ئەمە دووبارە ئەگەر کەسێک بێ بە کاشش پارەکەی بدات ئەمە تەشجیعی دەکەین لە بۆەوەی کە ڕێگای دیجیتاڵی بەکاربێنین کە زۆر پێویستمان بەوەیە کە گەنجی ئێمە لە ڕێگای دیجیتاڵی باشتر بێت خۆتان دیجیتالین بۆیە ڕۆژناخانسە من گەڕام بۆ ئەپلیکیشنەکە لە ئەپستۆرەوە چی بنووسە کلاس بەڵێ ئەوەی هێنێ بۆیە ئاسانە توانن پێم خۆش بووەوە بزانین کەوایە دانێشی لۆگۆیەکی ڕەش و بزانە خۆت توانی بدۆزی زەم لە ئێمە نابەزێ زۆر باش ئەوەیانە ئەمەیانە یعنی ئاسانە بۆ دابەزانەوە بێتوانێت لە هەموو ڕوویەکەوە ئەوە چەندین مامۆساشی تایەوە زۆر باشە پێمان خۆشە کە شتێکی ئاوا هەیە و ئێمەش هاوکار بین بۆ ئێوە باشە چۆن نەتوانن ئەم بوارەی کە هەڵتان بژاردووە فراوانتری بکەن کە زۆرترین فێرخواز بەردەستی بێت و وەسوودی لە بینێت خۆی دووبارە دەگەڕێنەوە سەر ئەوەی کە ئێمە لە هەموو بوارەکان شتمان هەبین بۆ نمونە قوتابیەک لە کۆلێژ توانی سوودی لێ ببینی بەڕاستی ئێمە پلانمان وایە نمونە گەورەتری بکەین بۆی قوتابی دوای کۆلێژ سوود بینێ هەتا ئێستا پلانمان وایە هێشتا گەورەتریشی بکەین بۆی کە منداڵیش بتوانێت سوود لێ ببینێ بۆ نمونە منداڵەکانی ئێمە کاتێک لە ماڵەوە ئەوەکی زیرەکیان دیڤایسێکی زیرەکی پێدەن بە شتی دیکە خەریکە لەبەرچی نەتوانین ئێمە مادەم تەکنۆلۆژیامان هەیە و دەزانین کە چەند سوودی هەیە توانین بۆ ئەو لایەنە بەکاری بێنین لەبەرچی شتێک بەردەست نەخەین بۆ منە بۆ منداڵەکە کە فێر بێتیدا بۆ منە شتانێک بەردەست بخەین بۆ منداڵەکە کە قوتاب ئەو منداڵەکە سیر دەکا بۆ منە فێرە زمانێک بێ فێرە شتێک بێ جاوە بۆ ستایڵی گەورەتکردنی هێشتا چیە بۆ منێمە پلانمان وایە لە ڤێرژنەکانی دیکەی ئاربی کلاس بۆ منە ئێستا بۆ فێرخوازی کورد بەردەستمان خستووە بۆ منە ڤێرژنی عەرەبیشمان هەبێ فراوانتریکەین بێتە سەرتاسەری بۆ عێراقیش بەکەڵک بێ دواتر هێشتا دەرەوەتر لەبەرچی بۆ منە کوردێک نەتوانێت کە شتێکی وا دروستکە لەبەرچی هەر کەسێک لە دەروی وڵات دەتوانێت شتێکی وا دروستکە ئەپلیکیشنێکی وا دروستکە لەبەرچی ئێمە ناتوانین گەنجی کورد توانای زۆرە دەتوانێت لە زۆر بوار داهێنان بکە لە زۆر بوار پێشکەوتنی باش بەخۆیەوە ببینێ جا هەموو کەسێک بتوانێت سوودی لێ ببینێ لانەکان خۆش بێ بەو شێوازەیان زۆر کارەکەتان کارێکی جوانە بەڕاستی ینی ئەگەر چی بۆ من تازە بوو نەمبیست بوو ڕەنگەمە بەشێک پێیوەست بە مارکتینگەکەی ئێوە یان خۆتان نەتانویستی زۆر زووە مەشغوڵی ئێمەش هەیە هەکارت و بەڵام خەریکی ئامادەکردنی راپۆرتی لەسەر هەواڵی وەرزشی ئێمە تەنها 6-7 مانگاتین ینی زۆر نوێیە بەس لە کاتێکی زۆر کەم بەڵام بەرهەمەکەی جوانە هیوادارم بەردەوام بن لە ڕێگەی خۆمانە ئەوە کوردستان 24 ئێمە ڕیکلامێکی باشمان بۆکردن هەموو گەنجێکی سەرکەوت و شایانی ڕیکلام بۆکردن و پشتگیریکردنە دەستان خۆش دووبارە زۆر بەخێر بێن خۆشحاڵ بووین بە هیوای سەرکەوتنی زیاتر سپاس بۆ زۆر سپاس